گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. خۆشەویستانی مروارەکانی غوربەت سڵاو لە بەرنمەیەکی نوێدا یەکەگرینەوە. دیسانەوە بەرنمەیەمان تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان بەرگەکانی کەمێک لەم وەرزەیە جیاوازی تێدایە گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئومێد دەکەین بینەرمان بن تا کۆتایی. گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. غەریبی غوربەتی کردم باوتان، سەراپا سەرزەمینی لێکردمە زیندان. لە بێژە حاجی قادری کۆیی بە موشانە بۆسفی غەریبی و غوربەت بوونەکە گەلێکی تر لە ئەدیب بوو لە نووسەرانی کورد لە هونەرمەندان ئەوانەی کە ڕێیان کەوتۆتە تاراوگەیان بە دەستێکی قورسی سەنگین بەسەر سنگیانەوە لە قەڵەم ماوە. بەڵام لە نێوەندی هەموو ئەوانەیە هێشتا لە غوربەت هەندێک مرواری بەدرەوشە هەن کە ئەتوانن لەو سەری تونێلەکە دروستکاییەک ومێدێک ببینن کە لەیەوە جارێککە ژیان دەست پێ بکەنەوە. ژیان لە ناو تاراوگە هاوکات پەیوەندیکردنیان لەگەڵ دنیای کوردی لە ڕێی هونەر و ئەدەبیات و هەر چالاکێکی تیمرۆییەوە کاتوانێ جۆرێک لە زیندوێتیان پێ ببەخشێ. بینەرانی عزیزی بەرنامی مروارەکانی غوربەت، ئەمڕۆ ئێمە میوانداری ئەکرێن لەلایەن خاتوونی هونەرمەند ئەمەل ساید کوردە و پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە بەرنامە سنجینەکەی. هیوادارم جێگای سەرنجیان وەلایەکتان بێت. زۆر سپاس مامساگیان بۆ وتە بە نرخەکانە گەورەتان کردین. سپاس بۆ بانهێشتەکە کە قبولتان کرد. گەورەتان کردم یاخوا بەخێر بێن سەر و سەرچاو. دووبارە بەخێر بێن سارا خان، دکتۆر دڵشاد مستەفامان لەگەڵایە. دوو خێزانی جوان، دوو دەنکە مرواری جوان لە غوربەتە. بەڵام هەنێ جار مامۆستا دڵشاد ئەچێتەوە نیشتیمان و دێتەوە ناو غەریبی. با لە زاری بەڕێزیانەوە ئەم دوو کەسایەتیە ئەم دوو دەنکە مرواری جوانی غوربەت بناسین. ئەگەر بکرێت کەمێک مامۆستا دڵشاد، سارا خان بەڕێستان کورتەیەک لە کار و چالاکیەکانی خۆتان لە ژیانی خۆتان چیتان پێخۆشە بە بینەران و بیسەرانی بەرنامەکەمان زیاتر ئاشنا بن بە بەڕێستان. پێگومان منەتان ناسم، بەڵام پێمان خۆشە لە زاری بەڕێستانەوە خۆتان زیاتر ئاشنامان کەن. فەرمووی. ناوم سارا محەممەد عەبدولسەلامە، لە سلێمانی لەدایک بووم. سەرەتایی کاری هونەرەکانم لە باخچەی ساوایانەوە دەستی پێ کرد. ئەو کاتێکا زۆر منداڵ بووم. خولیا هونەر تیاما هەر ئارەزوی هونەر هەر هێدی تیاما گەورە ئەبوو. سەرەتای هەرزەکاریم و وەبزانم ئامادەیم هەبوو لە زۆربەی کارەوە بۆ لە هونەریەکانە. لە ساڵی ئەو لە ساڵی 92-93 چوومە کۆلیجی هونەرە جوانەکان، ئەکادیمیای هونەر جوانەکان لە جامیای بەغا بۆ خوێندنی شانۆ. لەوێ تەمان کۆمەڵێ کاری هونەریم کرد ئەو کاتی کە لە بەغا تەلەبە بووم. پاش تەواوکردن کە بووم بە مامۆستا لە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شانۆ. لەو کاتەیە هەنێ چالاکی هونەریم کرد، ئیشی هونەریم کرد. لەوانە ماڵی بوو کە شوشەی نووسەری گەورە ئاپسەن لەگەڵ خوێندکارانی بیرمان ئەو کاتە قۆناغی سێی دەهێنان بوو. بەشداریم کرد لە فستیڤاڵی شانۆیی مناڵان لە ئیش بە ئیشێک بەناوی مەملەکەتی کێروێشکەکان. پاشان یاریدەگەری دەرهێنەر بووم لە ئیشێکی تر بەناوی دۆسرودەکانی شۆڕش کە دەق و دەرهێنانی دکتۆر دڵشاد مستەفا بوو. بەشداریم کرد لە میهرەجانی فەجر لە تەهران بە ئیشێک هەر هەمان دەقەکەی دڵشاد مستەفا بوو و بنواندن بەشداریم کرد لەوەیە مەملەکەتی ئەفیون بەناوی مەملەکەتی ئەفیونەوە. پاشان لە ساڵی 2007 بۆ 2008 هاتم بۆ بەریتانیا بۆ خوێندنی ماستەر لە بواری سینەما فیلمسازیە. پێش هاتنم ئیشێکی فیلمێکی کورتم کرد بە ناوی وانە
ئەو فیلمە بیرۆکەی فیلمەکە هی دەرهێنەری گەورەی بەناوبانی کورد بەهەمەنی قوبادی بوو پاشان کە وەکو ئۆتۆڕۆحەی هینەکەم ماستەرەکەم فیلمێکم کرد بە ناوی پارادایس فلوت شمشەڵی بەهەشت ئەتەکەی سەدام حەملەیان کرد بۆ دیەکەمان گشتمانیان گرت من لە بانزیلی عەسکەری بووم لەگەڵ ماڵ و مناڵم لە ڕێگا من کەوتمە خوارەوە پاشان لە 2010 دوایەوەی کە گەڕامەوە بۆ سلێمانی ئیشێکی دۆکیمنتارم کرد دۆکیمنتری لەسەر شاری سلێمانی و ئاستی پەروەردە و ڕۆشنبیری لە کۆن و لە بڵێن لە ئێستاە ئەمە کاری هۆنەرەکانە بوو و ئێستاش لە ڕاستیا سەرقاڵی دیپلۆمایەکەم لە بواری مەیکەپ ئەکادمی هیوادارم بتوانم لەم بوارەشان خزمەتێ بگەێن و بەردەوازیەک بکەم مامسەگیان فەرمن جانەکەم من ناوم دڵشاد مستەفایە لە سلێمانی لەدایک بووم ساڵی 1986 یەکەم جار بەشداری کاری هونەریم کردووە بە ئامادەکردنی دەقێکی شانۆیی کە لە شانۆیەکی دۆری ماتەوە گیرا بوو دواتر کۆمەڵە کاری هونەریم کردووە هەر لە کۆتایی هەشتاکانە تاوەکو ساڵی هێشتاوەش چوومەتە ئەکادیمیای هونەرە جوانەکانی بەها ساڵی 92 کۆتاییم بە خوێندنی بەکەلۆریۆس دەبواری شانۆیان هێناوە هەر لە 92 تێکەڵاوی کاری ڕاگەیاندن بووم سەرەتا لە تەلەڤیزۆنی گەری کوردستان دوایی لە تەلەڤیزۆنی خاک و کورتساتیش بەردەوامیم بە کاری ڕاگەیاندندا و تاکو ساڵی 2006 و 2007 2009 لە زانکۆی وێلز لە بریتانیا ماستەرم لە بواری فیلمسازی وەرگرتووە لە ساڵی 2015 دکتۆرام لە بواری فیلمسازی لە زانکۆی سالفۆرد هەر لە بریتانیا وەرگرتووە 2016 لەگەڵ کۆمەڵێک هاوڕێیە بەشی فیلمسازیمان لە زانکۆی سلێمانی دامەزراندووە 4 ساڵ لەوێ سەرۆکی بەشی فیلمسازی بووم و ئێستا هەر مامۆستام لەو بەشە لە ڕاستیا سەربوردەی گێڕانەوەی کاری هونەری ئەوانە زۆر ئەخایانێت بۆیە من هەر ئەوها بە کورتی باسی یەکەم تا ئێستا 4 کتێبی چاپکراوم هەیە و بەنیازیشم هەر بەردەوامم لەم بوارەیە 30 دەقی شانۆی نووسیوە و 26یان نمایش کراون و کۆمەڵێکی زۆر بەرهەمی تری هونەری هەیە لە ڕاستی هەر سەرکەوتی بووی مامسەگیان بەڕاستی ئێوە شانازی کوردن هەر بژین هیوادارین هەموو دەنکە مرواریەکانی غوربەت بە ئاوات و ئامانجی خۆیان بگەن و بتوانن هەموو یەکێک لێرە نمونەی کوردێکی جوان و چالاک بێ لە غەریبیە با پرسیارەکانمان دەست پێ بکەین بێگومان هەنێ پرسیارەکەم شمولی هەردووکتانەکات لەبەرەوە کە من پرسیارەکە ئەکەم ئەتوانم پرسم سارا خاندیان سەرەتای دەرکەوتنت بۆ یەکەمین جار بۆ کە یەگەڕێتەوە زۆر کۆن یعنی ئەو کاتێک کە زۆر مڵاو بووم بڵێن هێشتا لە ڕازە بووم لە بسەد ناوەکانیانم بیر نییە بێت داوای لەبەردنەکەم تەوان بەس ئۆپەرێت و وەکو کێروێش لانە و لانە و ئەو کاتە لە ڕۆزەی دڵسۆزی بووم ئەیان بردین بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک بۆ تەسویری هەنێ ئۆپەرێت و شانۆگەری و ئەم شتانە لە زۆر لەوانەیە بەشداریم کردو تەنانەت بیرمە لێکێک لەوانە مامۆستای بەڕێز کە سڵاوم هەیە بۆی زبەتی ئادارتاش یەکێک بوو لەوانەی کە تەمرینی فێئەکردین لەگەڵ مامۆستا فرانسیس داود بەڵێ لەو کاتەوە من ئیتر دەرکەوتم و دیارە لە مناڵێەوە حەزم لە ئیشی هونەری و شانۆ و ئەمانە بوو اینجا ئیتر دوای ئەوە بەڕاستی بەردەوام من ئامادەیم هەبوو لە هەموو کارە شانۆیەکانە لە فستیڤاڵە شانۆیەکانە ئامادەیم هەبوو زۆر هەلم بۆ هەڵکەوت فرسەتم زۆر بۆ هەڵکەوت کە ئیش بکەم بەڵام لەبەر هەنێ ڕێگری کۆمەڵایەتی نەمتوان ئەوە بکەم سەرەتای دەرکەوتنم ساڵی 1966 بوو بە ئامادەکردن و هەروەها نواندنیش لە نمایشی شانۆی سەردانی خانمە پیرەکەی
نووسری گەورە دۆرین مات ئەو کاتە هاوڕێکمان بەنای کاک محەممەد کەریم دەرهێنانی بەو نمایشە شانۆیە کرد سەرەتای دەرکەوتن و دەستپێکردنی من بەکاری هوەری لێەوە کابێ ئەتوانین بڵێن یەکەم کارتان وەکو بڵێن سۆلۆ دەرکەوتن لەسەر شانۆ بۆ نمونە کاڵم سۆلۆ مەبەستم لە مۆنۆدرامانیە کە تاکە کەس لەسەر شانۆیە کە یەکەمین کار کە پێی دەرکەوت کە دڵشاد مستەفایی پێناسرا بەڵێ ئەو بەرهەمە بوو لە ڕاستیە ساڵی 1986 ئەو کاتە تەمەنم 50 ساڵ بوو لە ڕاستیانی هێشتا هەرزەکارێک بووم و بەڵام لەبەرەوەی کە جۆرێک لە خولیای نووسین و ئەدەبیات و ئەو شتانم هەبوو بۆیە سەرەتایەکی باش بوو بۆ دەرکەوتن و جێکەڵاوبوون بە هەندێک گروپی تری هونەری لە ڕاستیە لەو سەرەتایەوە من هەندێک لەو هاوڕێ هونەرمەندانەمە مناسی و لەگەڵ ئەوان بەردەوامی بەکاری هونەری یاڵێ سارە خەناتوانین بەپی ئەو بڕوانامانەی بەڕێستان کە هەتانە دیبلۆمە بەکەلۆریۆسە ماستەرە هەر یەکی لە شتێکایە باشە چی وای لێ کردی بمێنیتەوە لەگەڵ هونەرابی یعنی چی سەرنجی ڕاکێشای واد لێبێت بیبی بە مامۆستای نواندن بڵێن مامۆستای تەمسیل لە پەیمانگای هونەرە جوانەکانە بەڵێ لە ڕاستیاکو باسم کرد لەبەرەوەی لە مناڵیەوە زۆر بەشداری و چالاکیم هەبوو دەرئەکەوتم ئەوە ئیتر حەزێک وتیامە هەر هەبوو هەر دروست بوو بەڵام نەچوومە پەیمانگای هونەرە جوانەکان لەبەرەوەی کە ویستم ینی لە شەشەوە ڕۆشتم بۆ بڵێن کولیە فنون جەمیلە مشکلەکە لەوەی بوو کە هەنێ ڕێگری کۆمەڵایەتی هەبوو بەڕاستی باوکم خۆ ئەفریقا حەزی ناکرد ینی حەزی ناکرد من بچمە مەجای بواری هونەرەوە و حەزی بەوە نەبوو حەزی بەوە بوو بچمە بواری خوێندنی بوارەکانی تر مەسەلەن هەموو دایک و باوکەکان حەزەکە مناڵەکانیان بێت بە دکتۆریان مهندس بێ بالضبط ئەوەش بوو طبعا براکەم زۆر پشتگیری کردم لە کولی قانون وەرگیرام کە لە شەش دەرچووم ئەو حەزەم ئاشکرا کرد کە من ئەمەیە بچمە ئەکادیمیای هونەرە جوانەکان بەشی شانۆ باوکم ڕازی نەبوو بەس براکەم زۆر پشتگیری کردم یعنی بەڕاستی ئەگەر ئەو نەبوایە سەختە بوو و لەبەرەوەی من باوکم زۆر خۆشەویست طبعا لەگەڵەوەی کە من لە خێزانێکی زۆر کراوەوە هاتووم ینی بەڕاستی ئەوە نەبێ بڵێن خێزانێکی بڵێن ناڕۆشنبیر بن یان هین بن بەڵام ئیتر ئەوە ڕاوبۆچوونی باوکم بوو منیش زۆرم خۆشەویست حەزم نەئەکرد زۆر ینی چۆن بڵێیت یاخیبوونی خۆم دەرببڕم بەس ئەوە بوو لە شەشە توانیم ئەو حەزیە کرد من قانون بخوێنم و لە جامعەی بەغا بیرمە کولی ڕافیدێن وەرگیرام بەڵام من هونەرم هەڵبژارد ئیتر ئەوە بوو چوومە کولیە فنون جەمیلە بەشی شانۆ و بەسەرکەوتوویەتی تەواو کرد طبعا لە غوربەتیشا ماستەرەکەت لەسەر سینەما بەڵێ پاشان کە هاتم بۆ بڵێن بۆ بەریتانیا بۆ خوێنی ماستەر لە زانکۆی وێلز لە جامعەی بەریتانیا بڵێن لە بواری فیلمسازیە لە بواری سینەما خوێنم طبعا لەبەرەوەی کە ئەو کاتێک کە مناڵ بووم ئەوە نیە شانۆ زیاتر سینەمان نەبوو بەڕاستی سینەمای کوردی زۆر ینی بوارێکی کەم بوو بەم شێوەی ئێستا بەرفراوان و ئاشکرا نەبوو شانۆ زیاتر بڵاوتر بوو زیاتر خەڵک زیاتر پێی ئاشنا بوو کاریگەری زیاتر بوو بەسەر بینەرانە بەسەر کۆمەڵگایە بەڵام ماستەرەکەم لە بواری فیلمسازی بوو لەبەرەوەی هەستم کرد سینەما چۆن دەڵێیت بەر بڵاوترێکە وەک لە شانۆ وەکەزانی شانۆ ینی نوخبەیە بۆ نوخبەیە بینەرێکی تایبەتی خۆی هەیە بەڵام سینەما لە هەموو زەمان کات و شوێنێکە هەر ینی ئەتوانێت زیاتر بڵاو ببێتەوە زیاتر بناسرێت گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو مامۆستاگیان ئەزمونێکی درودرێژ لەسەر تەختەی شانەوە بۆ شاشەی تیڤی و بۆ پێشکەشکاری و تا دەگاتە سیناریستی و دەرهێنان و سینەما و مامۆستای زانکۆ لە هونەری حوتەمە لە هەموو ئەم کارانەوە لە زۆرترین ئەزمونی ئەم کارانە کە وەردەگرتووە کوام کاریان بۆ بەڕێستان چالەنجێکی گەورە بوو بەڵام سەرکەوتنیشە بەدەستهێنا
لە ڕاستیان خوێندنی دکتۆرە لە وڵاتێکی کە وڵاتی خۆت نییە بە زمانێک کە زمانی خۆت نییە قورسێکی زۆ گەورەیە ئەمەخانیانی و بە تایبەتیش لەو بواری کە من هەڵم بژارد و لەو دنیای کە منویستم تیای بنووسم چونکە هەم بابەتەکەی کە هەڵ بژاردووە هەم چەمکەکەی کە ئیشی لەسەرەکەم کە چەمکی جینۆسایدی کووردە بابەتێکە هیچ جۆرە سەرچاوێکی دەربارە نیە بە زمانی ئینگلیزی تۆ قسە لەسەر سینەمایەکەکەی کە بەڕاستە بوونێکی ئەو تۆ ئەکتیڤی نییە و هیچ جۆرە نووسین و شتێک دەربارەی ئەو شتێکە تۆ تێبیکی بە زمانی ئینگلیزی نییە چالنجێکی زۆر قرس و یەک جۆرێک بوو لە ئەو شتانەی کە با بڵێم ئەبوو بیکەم و بەناچاریش کردم لەبەرەوەی کە خەیاڵم لای ئەو بوو نەوەیەک هەیە چاوەڕوانی ئەوە کە بەم هونەرە ئاشنام بێ ئەی ئەرکی کەسێکی وەکو من چیەگەر هەلێکی وان بۆ هەڵکەوت و نەیخۆستمەوە لە ڕاستیە ئەوەی کە زۆر پاڵی پێوە نامکەم ئیشە بکەم بێجگە لەو هێز و توانایی کە و پشتیوانێکی گەورەم بوو هەم لەلایەن خێزانێکی خۆمەوە هەم لەلایەن خەڵکەوە هەم لەلایەن هەندێک لە ئەو هاوڕێیانەی کە ئەیانویست من بگەم بەم شوێنە مامۆستایەکە بوو لە زانکۆیەک سێز خاتوونێکە بە نەژات هندیە ڕۆژێک لە گفتوگۆیەکی تەلەفۆنیمانە قسەم لەسەرەوە کرد کە ینی ئەم سینەمای ئێمە هیچ شتێکی دەربارە نییە یان من چی بکەم چۆن لەگەڵەمەیان مامەڵە بکەم ئەو خاتوونە خستمێ بەردەمی جۆرێک لە چالنج جۆرێک لە ئاڵنگاریی قورس پێوتم ئەی کێبیکە یعنی ئێوە ئەرکی تۆ نییە سینەمای نەتەوەکەت کێشەی نەتەوەکەت ئەو شتانە بە دنیا بناسێنەی چاوەڕێی چی چاوەڕێیەکەی دەستێک و قودرەتێکی خوای هەن لە خۆی بێتۆم شتانە بکە ئەوە ئەرکی ئێوە نییە وەکو بەشێک لە ڕۆشنبیری ئەو وڵاتە وەکو بەشێک لە هونەرمەندی کورد لە نووسەری کورد ئەوە بەڕاستی پاڵپێوانێکی گەورە بوو بۆ من و لە هەموو ئەرکەکانیش کورست بەڕاستی ئەوە بوو سوپاس بۆ خوا جێبەجێم کرد و کۆتاییشی هات هەر سەرکەوتوو مامۆستایان سارا خان هیچ کات مامۆستا دڵشاد جێ هێشتووی 4 ساڵ جێ هێشتم 4 ساڵ من بەتەنها بووم لێرە لە وڵاتی بەریتانیا لەبەرەوەی کە ئیتر کاتی کە ئەو دکتۆرەکەی تەواو کرد ئەوە بگەڕایەتەوە بۆ کوردستان بۆ ئەوەی کە لەوێ دەست بەکار بێ ئیتر ئەوە بوو ئێمە 4 ساڵ بەجێ هێشتم 4 ساڵ من تەنها بووم لەگەڵ هەر سەرکەوتوبی خوا لە یەکتان نەکە ئینشاڵڵا ئەوەشە بێ جاری وایە بەڕاستی من بەڕای من ئەڵێم ئەوانەی ئەو دەنکە مرواریە جوانانەی کە لە غوربەتە هەوڵەدەن بڕوانامەیەک بەدەستێنن بەڕاستی لە نیشتیمانە پێویستمان پێێتی ئەو ئەرکە قورسەی مامۆستا دڵشادیش بەڕاستی ئەرکێکی پیرۆزە هیوای لەش ساغی تەمەندرێژی بۆ خوازین بەردەوام بن ئینشاڵڵا باشە سارەخان بۆ ماوەیەکی زۆرە من هەستەکەم هیچ کار و چالاکیەکرد نییە بێگومان تکایە غەریبی مەکە بە بیان و لەبەرێ هەمومان لە غوربەتین و واجبی سەرشانمانە ئەگەر دەرگا داخراو بێ پەنجەرەیەکی لێ بکەینەوە بتوانین بەردەوامی بەشیان بدەین ڕاستە لە ڕاستیە من وەکو پێشتر پرسیاری ئەوە لێ کردم من 4 ساڵ بەتەنها بووم لە وڵاتی غەریبی لێرە کە ئاسان نەبوو بتوانم بەردەوامی چالاکی هونەری کاری زۆر شتمان لەگەڵ دڵشادا سیناریۆمان ئەنووسی بە بەشداری هەردووکمان طبعاً من بیرۆکەم ئەیە ئەگەش ئەنووسی ئیشی تیاکەینەوە بەڵام نەئەکرا زەحمەت بوو لەبەرەوەی ئەو کاتێک ئەو لێرە بوو زۆر سەقاڵ بوو خوێندنی دکتۆراکەی باش ئەوە ئیتر کە گەڕایەوە من تەنها بوو و مەسئولیەتی دوو مناڵ بەسەر منە بەڕاستی ئەوە ئیشی کەشم کردە لە هەمان کاتا بۆ بژێوی ژیانی بۆ ئەوەی بۆ بزانین هونەر شتێک نییە تۆ بێت تەواو متەفەرغ بی بینی ترێ نەبێ خەمی ترێ نەبێ بەڕاستی خەمی مناڵەکانی ساعات نەگەڕێنەوە بڕێ چی بەدوایانە یان هێنی بیان بێ ئەمانەی تر ڕۆژگار و ژیان و ئەوە بردنی
ڕۆتینی ژیانە دەبێ بەردەوام بین لە بەرۆی لە تەک ئەو هەموو سەرقاڵیە کە تۆ هونەرمەندی یاخود چالاکوانی نووسری یاخود هەچ کەسێکی ئەبێ دایکاتی ئەرکی دایکاتیمان بیر نەچێ بەڕاستی بەڵام پێم وابێ ئێستش دیسانە و هەر زۆر سەرقاڵی گلەی گرەی مامۆسەڵشاد مەکە خۆتا لە ماڵەوەی و خوا لە یەکتان نەکاو بەڵام سەرقاڵی پێم وابێ دیسانەوە کارێکی تری ئەوە چیە با بزانین لە ڕاستیە کاری هونەری ماوەیەک لەو پێش بسمان ئیشێکی هونەری بکەین ئەو بووتر ئەم وەزعی پەندەمیک و کۆرۆنا و بەزم ڕزم و لۆکداونە هاتە ئاراوە وەستانمان باشە اینجا ئێستا ئەو ئیشەمان گۆڕێ بە ئیشێکی تر بیرۆکەی هاتەوە بە خیاڵمانە کە دیکەین بەس دیسانەوە یعنی دەستەکەم سەختە لێرە چکێکم زۆر شت هەیە بۆت نایەت بەدەستەوە بە ئاسانی کەوابێ مامۆسەڵشاد بڵ ئەتوانین بڵێن چێژی کارکردن لێرە بە چێشترە بڵێن کاری هونەری لە غوربەت بە چێشترە یاخود لە نیشتیمان بەڕاستی هەموو شتێک لە نیشتیمان چێژی جیاوازەوە لەبەرەوەی کە دەبێت ڕۆحیەتی ئیشکردن جۆرێک لە تۆمارکردنی نەمریە جۆرێک لە تۆمارکردن سەروەریەکە بۆ خۆت و بۆ خۆکەشتکەیشی لەگەڵاکەن بەڵام لێرە بۆ خۆت ئیشت کردووە لە نێوەندی بەری بریتانیایە ئیشێرە ئیشێکی پرۆفێشناڵە یعنی خەڵک ئەوەندە خولیای ئەوەی هەیە وەکو پیشە تەماشای بەرهەمە کاکات بۆ خۆی کە ئیشێک جێبەجێ کات و لە بەرامبەری وایە پارەیەک وەرەگرێت ئەو جۆرە لە کوردستان نییە لە کوردستان خەڵک خولیا و حەز و ئارەز و سەلماندنی خۆی و ئیشکردن لە پێناوی مەبەست و پرسێکی تایبەتیە پاڵی پێوە لە زیاتر ئیش بکات بەڵام لە ڕاستی لە قسەکانی سارا وەبزەم لە پرسیارەکەی پێشووی توە ئەوەی بیر چوو کە پێت بڵێ ئەو ئێستا بۆ ناتوانێت کا سەرقاڵی خوێندنە پرسیارەکەی تۆ بۆ ئەوەیە کە لی پرسی لە ئێستا خەریکی چیت ئەم خۆی سەرقاڵی خوێندنە بەڵام بیری چووەوە پێ بڵێ نزیکەی 6 مانگە دەستی کرۆ بە خوێندن لە بواری میدیا میکاپ خوێندن بنیاتێکی ئەکادیمی جیاوازە و پسپۆڕێکی دەگمەنە لە ڕاستیە لە وڵاتی ئەمەیان بۆیە سەرقاڵی ئەوەیە هێشتا ناویشێتی پێما بێ 6 مانگی تریشی خوێندن ماوە ئەنجاو کاتا توانێت دۆماتی پسپۆڕی تایبەت بە بواری میدیا میکاپ یانی دروستکردنی ئیفێکتەکانی بۆ سینەمایە وەنا بۆ سینەما بۆ تەلەڤیزیۆنی ڕاستیە سینەما لە ڕاستیە لە هەمان کاتا من خوێنێکی کەشم هەبوو کە ئەوە زیاتر کاتی بردبووم لەبەرەوەی زۆر زۆر کورستتر بوو ئەویشکە چەند ساڵە من لێرە ئیشی تەرجەمە ئەەکەم دیپلۆمای تەرجەمە بخوێن ئینتەرپریتینگ دیپلۆما کە لیڤڵێکی قورس بوو و ئیشی زۆر ئەویست زۆر ئەویست کاتی زۆر ئەویست ئەوە کاتی زۆری لێ بردم ئێستا ئەوە بەس کورسی میکەپەکەم هێشتا هەر بەردەوامە بەس من وەڵامی پرسیارەکەتم مایەوە کە بۆ کاری هونەری منە کردووە ئەوە ڕێگرەکان بوون بەڕاستی کە من لێرە هابوو مەسئولیەتی ئەو نیە دوو مناڵ و دایکایەتی و ئیتر خۆت دەزانی ژیانی تر لەش ساخ بێ وای لەش ساخ بێ گرنگەوەیە بەرهەمێکت هەبووە ئەوە تا زیاتر لە بڕوانامەیەکت بەدەستێناوە بەردەوام سەرقاڵی ئەوەش بۆ خۆی کارە ئەوەش بۆ خۆی چالاکیە گرنگەوەیە لە نەبڕاوی لە کارەکە هەر سەرکەوتوبی ئەگەر ساراخان بۆ نمونە بڵێن مامۆسای تەمسیل نەبووە چونکە من بەڕێسانم لە سلێمانی واناسیەوە مامۆسای تەمسیل بوون لە پەیمانگای هونەرجوانەکان ئەگەر مامۆستا نەبوونە چیترە بووی ساراخان ئەگەر مامۆستا نەبوو لە بواری هونەرا ئیشم نەکردا اختصاصەکەم هونەر نەبووە بەڵێ بزنسا ڕۆشتم هەر سەرکەوتوبی لە بزنس مومەنی جەچی بە هیوای سەرکەوتن بەڕاستی و زۆر خۆمیتی عدیمەوە لەبەرەوە بتەکید قەی چێکە بوونە کۆمپانیای دانێ مامۆسەڵشاد با ئەو کۆمپانیای دانیا سەرۆکاتی بکە ئێمەش کاری هونەری بۆ پەیداکەین بۆ ئومێدەین کوردیش بتوانێت لە ئایندەیە بتوانێت کارەکانی بەڕاستی چ فیلم بێ چ شانۆ بێ چ سینەما بێ هەر کارێک لەو کارانە بتوانین وەکو لە تەک کارە هونەرێکەیە بە بازرگانی بکرێ بەڕاستی ئێمە ئەوتا لە وڵاتانین هیچ شتێ بێ بەرامبەر ناکرێت بە هیوای سەرکەوتن گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو
مامۆستا دڵشاد بەڕێستان بێگومان کۆڵێک بڕوانامەی باوا بڵێن کوردیڵە کۆڵێ بڕوانامەی چاک و باشتان هەیە ئەزمونێکی زۆر باشتان هەیە لە بوارەکەیە وەکو کەسێکی بە ئەزمون ئەو تەکنیک و چۆنەڵێ ئەو تەکنیک و جیاکاریانە چیەکە لە کاتی کارکردنە نیشانی بەرامبەرەکەتیە دەی کە بەڕێستان ئەکادیمیترن بەڕێستان چۆنەڵی زاناترن ڕاستیە جیاوازیەک نێوان ئیشی پرۆفێشناڵ و ئیشی ئەکادیمی ئەوش جیاوازێکتر لێوان ئیشی ناپرۆفێشناڵ و ناکادیمی لەگەڵ دوانترە جیاوازەکە لەویایە ڕەنگە تۆ بەنا ئەکادیمی بوون بەنا پرۆفێشناڵ بوون بتوانی بۆ جارێک بەڕێکە و ئیشێکی جوان بکەیت یا بۆ بڵێن لەناو فیلمێکی کورتا دووسێ گرتەی جوان و ئەوەت هەبێ بەڵام ئەوانەی کە تۆ کردوتە مانایەک بەرهەم نایەنێ کە لە کۆنتێکستەکەیان لە کۆبوونیادی ئیشکردنەکە داوا دەرکەوێت کە تۆ بەمەبەست ئەم ئیشانە هاتووت چونکە بۆچی لەبەرەوەی کە بەڕێکەوت دروست دەبێت بەڵام خەڵکی ئەکادیمی و خەڵکی پرۆفێشناڵ پێشەوەی کە دەست بکات بۆ ئیشانە پلانێکی وردی داڕشتۆ بۆ ئەوەی کە گرتەیەک بە دوای گرتەیەک بۆ من لە فیلمە یا لە میوزیکا بۆ من لە تۆنێک بە دوای تۆنێک تا پەیژەیەک بە دوای پەیژێکا هەیەن جۆرە هارمۆنیەکی تایبەت دروست بکەن ئەو هارمۆنیە مانایەک بەرهەمەهێنێ یعنی کە ئەچێتە ناو کۆنتێکستێکەوە و توێتە ناو سیاقێکەوە مانایەک بەرهەمەهێنێت و توانین لە بەرهەمێکی تریش و لەدانەی تریش و لەدانێکی شا دووبارەی بکەیتەوە بەڵام خەڵکی نائەکادیمی و خەڵکی ناپرۆفێشناڵ ناتوانێت بەردەوامی با بۆ ستایلی ئیشکردنە بۆ بوونیادەی کە لە فیلمێکا دای ڕشتووە یا لە گۆرانیەکا دای ڕشتووە یاخود تەنانەت لە نووسینێکشا دای ڕشتووە لەودە ئەو کەسەی کە قودرەت و بەرەی نووسینی بەڕێکەوت بۆ دروست دەبێت ناتوانێت بەردەوامی با چونکە ئەو لەدایکبووی ساتێکی دیاریکراوە لەدایکبووی ئەزمون و کەڵەکە بوو باهرە و هەموو شتانی تر باشە لەبەرەوەی ئەزمونێکی بەڕێستان ئەزمونێکی زۆرتان هەیە لە نووسینی دەق و سیناریۆ و زۆرێک لە خاوەنی چەند کتێبی پێم وابێت زیاتر لە 4 کتێب یان تەواومت بەڵێ باشە بۆ نمونە ئەگەر تا چەند لای مامۆستا دڵشاد قبوڵە ئەگەر یەکێک لە دەقەکانی سەرشانۆ یەکێک لە ئەکتەرەکانە لە جارێ زیاتر لە حیواری خۆت بڵێن بچێتە دەرەوە ڕاستە خۆی زۆر ناخۆشە لەبەرەوەی کە نووسینی دیالۆگ لە ناو دەقیشانە بەرپرسیارەتیە جۆرێک لە مەسئولیەت یان تۆ بەبێ بە مەسئولیەتەوە بنووسیە بێ ئەو مانایی کە لە ناو دەقەیە جێگات کردوێتەوە لە کۆنتێکستەکەیان لە سیاقی ئیشکردنەکەت نەچێتە دەرەوە بەڵام من بینیومە یا ئەدایەکی زۆر خراپی دیالۆگەکەی کردووە یاخود بەمەبەست دەی چۆتە دەرەوە بۆی کە بیسەرمێنێکە ئەو توانای دەربڕینی توانای نووسینەکە زیاترە قورسە و هەست بە جۆرێک لە غەدر لێکردنەکەیان دۆستەکەی دەستکاری شتێکەکەن کە زۆر لای تۆ عەزیز و خۆشەویستە بەڵام چیش ئەەکەی یانی ناچاری تەماشا بکەیت و کە دوای لێ ئازا ئەڕوات ئەخر بەس مامۆستایان هیچی تر ناکرێت من یەکێک لە بێگومان لەبەرەوەی ئێمە پێشتر باگراوندمان چۆنەڵی تەلەڤیزیۆنەکان عەرەبی بوون یەکێک لەو مەسرحیانەی کە ڕێوسکینە یەکێک لە چاوپێکەوتنەکانی هونەرمەندەکانم بینی ئەیوو زۆر ئیرتیجالیشتمان زۆر یعنی ئادەکردە سەر حیوارەکان ڕۆژی وا بوو ئەو حیوارەیەکەم ڕۆژە موسێم ڕۆژ نەمەوتەوە پێم وابێ ئەوان بەلاشیان و ئێستا بەلایەنەوە زۆر ئاساییە و بە شتێکی زۆر گەورەی دانن بەڵام نازانم وا لای بەڕێستان بە تایبەتی لای بەڕێستان وایە کە وا هەستەکەن ئەگەر لە دەق بچیتە دەرەوە چۆنەڵی قبوڵ نییە یاخود یا هەموو کەسێ بەلایە وایە ڕاستیان نووسەر ئەوی پێقبول نییە بەڵام مەسەلا ئەو شامانی کە بەڕێستان باسیەکەن ڕای و سکینە یا هەندێک شتێک ئەوانە ئەچن جۆرێک لە قاڵی شانەی میدیەوە ئەوانە مەسرحیاتی شعبین لەبەرەوە هەم ئاکسنتی قسەکردنەکەشیان دیالۆگەکانیان دیالۆگێک نییە کە نووسەرێک زۆر خۆی پێومان بوو کرد بێت و داڕشتێکی ئەدەبی بۆ کردێت دیالۆگی قسەکردنی ڕۆژانەی ئاساییە لەبەرەوە دەستکاریەکەن شتی تێکەڵاوەکەن شتی بۆێنن لە وڵاتێکی وەکو مەسرا بۆ نمونە و ئەکتەرە زۆر پرۆفێشنەڵانەی وەکو لە ڕایوسکینیا دەرەکەوە یاخود ئەکتەر و لەبەندی جۆکو عادلیمان دەستکراوەیە لەوەی کە دەستکاری دیالۆگکە لەبەرەوەی کە دنیاکەی ئەو دنیای کۆمیدیا دنیاکی کۆمیدیای ڕەشە لە ڕاستیاندێک ڕەخنەی سیاسی و کۆمەڵایەتی و ئەو شتاناگرێت لە ڕێگەشانەوە بۆی بواریان زیاترە بەڵام دەقەکانی کەی منەی نووسن زیاتر داڕشتەی ئەدەبینیانی بە زمانێکی تۆزێک قورسەی نووسن لەبەرەوە هەموو دەرچوونێک لەو زمانی نووسنی کە من پێ نووسیوە یەکسەر دەرەکەوێت بە نمایشەکەەوە
وەکو پەڵەیەک وایە بە جلێکی پاکەوە لەبەرەوە بە ئاسانی ئەبینرێکەوە ئەوە قسەی من نییە ئەوە نووسینی من نییە ئەوە وشەی من نیە چکە زمانەکە جیاوازە بۆیە بەڵام لە ڕای سەکینەیە لە بەرهەمانی ترا لەبەرەوەی بە یەک زمانی ئاستی و لیە نووسێ کێشەیە زیادکردن و دابردنی دیالۆگ ڕەنە بینەر هەستیشی پێەکان نووسەرەکە خۆی زانێ کەوابێ ئەتوانین بڵێن لە دەقلادان چونە دەرەوەی دەق لە کۆمیدیایە ئاساییە بەڵام لە جدیا تاو بڵێن لە هەنێ دەقی نووسینی تر قبول نی سپاس بۆ ڕوونکردنەوەکە مامۆستایان لەبەروی بەڕێسان مامۆستای زانکۆن بۆ سینەما هونەری حوتەم من وەکو مامۆستایەگە پرسم یان خود وەکو بینەرێکی کورد ئەپرسم جۆرێک کۆمەڵێ جۆری جانرامان هەیە لە سینەمایە بڵێن ئێستا بەڕای بەڕێستان بە تایبەتی بۆ کورد چ جۆرە جانرایەک بڵێن ئەوان بڵێن ژانرایەک باوە یاخود ئەتوانین کورد خۆی تا ببینێتەوە و بتوانێت باشترین فیلمی تیا بەرهەم بێنێ بەڵێ لە ڕاستیە ئێمە ئەوەندەمان بەرهەمی سینەمایی نیە تاکو بڵێن ئێمە لە زۆر ژۆنڕایە ئیشمان کردووە ینی لە ژانری جیاوازە کارمان کردووە بەرهەمەکانی سینەمایی ئێمە بەرهەمێکی زۆر کە من ئەتوانین بە پەنجەکانی دەستێک یا دەست بیان ژمێرین بە تایبەتی ئەگەر بەرهەمەکانی کوردانی بەڵێ وەکو باشوور قساکەم لە ڕاستیە باشوور ئەو بەرهەمە زۆرەی نییە لە ڕاستیە لە ڕۆژهەڵات مەسەلەن کارکتەری گەورەتر و دیاتری وەکو بەهمانی قوبادیان هەیە لە باکووری هەڵمەزگۆنایەکەیە کە ناتوانین قسە لەسەرەوە بکەین کە ئەم پیاوە چیەکە و ئێستاش خەڵکی تریان بۆ پیا بەوان مەسەلەن خەڵک وەکو کازم ئەوزیان بۆ پیا بووە و خەڵکی تریان هەیە کە ئیشەکەن لەوبارە لای ئێمەش لە ڕاستیان دێک ناوی درەوشاوە هەم سەرقاڵی ئیشکردنن و خۆیان خەریک کردووە بە دروستکردنی ژانری جیاوازی فیلمە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە ینی بەڕای من پێویستە ئەوەیە کە مەرجنیە لە تەنیا یەک ژانری تایبەتی سینەمایی ئیش بکەین پێویستمان بۆیە ژانری جیاواز تاقیکەن تەنانەت من ئەم ئەزمموی کە تۆ باسیەکەی لەگەڵ خوێندکارەکانی خۆمە کەیسە لە قۆناغی چوارەمی پسپۆرتی سیناریوە خوێنن لە کۆلێج هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی سەرقاڵی ئەوم ژانری جیاوازیان پێ تاقیەکەمەوە ینی لە نووسینیان بۆ نمونە کۆمیدیانمان نووسیوە هۆرەمان نووسیوە مەیستریمان نووسیوە مێژوویمان نووسیوە کۆمەڵایەتیمان نووسیوە ئەمانەمان هەمووی نووسیوە خەریکی نووسینی ئاکشنیشن بەڕاستی لەبەرەوەی کە ئێمە بتوانین لە ئایندەیە ئەم ژانرە جیاوازانە تاقیب بکەینەوە بەڵام بۆ گەیاندنی دەمی ئێمە و پەیامی ئێمە پێویستیمان بە درامایە لە ڕاستیە پێویستیمان بۆی کە ژانری درامی زۆر بە باشی مامەڵی لەگەڵا بکەین بۆی کە بتوانین ئەو هەموو ئاریشە و خەم و مەینەتیانی کە وەکو تاکی کوردی وەکو ئینسانی کورد بە درێژایی ئەو مێژوە بەسەرمان هاتووە بیگەینە دنیا و ڕەنگە خەڵک زۆر قسە بکا بڵێ زۆر ئیشکراوە لەسەر لە ڕاستیە هیچ شتێک نەبۆ تراژی جیاوازەکانی کورد کراوە نەتوانراوە بە شێوەیەکی دروست مامەڵی لەگەڵ بکرێت ئەو لە ناوخۆیە تۆ لە فیلمەک لە تەلەڤیزۆنەکانشتی دۆکیومنتری و هەندێک جێڕانەوەی ناجۆر و خراپی بینیوە دەربارەی تراژدیەکانی ئێمە بەڵام لە دەرەوەی کوردستان خەڵک زۆر کەم دەربارەی ئەمەش دەزانێت بۆیە پێویستیمان بەوەیە لە ڕێ ئەو ژانر درامیەوە پێش هەموو شتێک بتوانین خۆمان بەدنیا بناسین بەڕای مامۆستا دڵشاد تا چەند ساڵی ترەتوانین کورد فیلمێکی سینەمایی مەسەن بڵێن سایفای بڵێن خەیاڵی زانستیەکان یاخود ڕۆمانسی یاخود وەکو ئەم فیلمانەی تری دنیا بتوانین بەرهەم بێنین ڕاستی ئێستا سەرقاڵە مێسە هەندێک گروپ و توانامان هەن کە سەرقاڵی بەرهەمهێنانی فیلمەوە تا فیلمی ئاکشن بەرەماتوە لە کوردستان هەرچەندە بەداخەوە من فیلمەکەم نەبینیوە و فیلمی ڕۆمانسی پێشتر بەرهەمهێنراوە لە کوردستانە بەڵام بۆ ساین فیکشن بۆ خەیاڵی زانستی پێویستی بە تەکنیکێکی زۆر بەرزاوە لە ڕاستیە تا ستۆدیۆ دروست نەبێت لە کوردستانە و ئەو توانستە تەکنیکیە باشە لە کوردستانە دروست نەبێت زەحمەتە ئەوەی گرنگە و ئێمە هەمانە لە ئێستاە توانە مرۆییەکەیە لە ڕاستیە کۆمەڵێک گەنج هەن پێگەیشتون دروست بن چ لە ناو ئەکادیمیای هونەرە جوانەکانی چ ناو کۆلێجی هونەرە جوانەکان چ لە دەوێی کۆلێج هونەرە جوانەکانیش هەندێک گەنجی بەتوانە هەن کە لە بواری تەکنیکە وردە وا پێ ئەگەن کە ئیتر پێویستیمان بە دەرەوەی کوردستان نابێت بۆ سپۆڕی تەکنیکی توانە مرۆییەکە هەیە بەڵام پێویستی بە ئامێرەکان و بە تەکنیک و بە ستۆدیۆ و بە پارە و بۆ شتانەیە کۆمەچی ئەو گەنجانە بکات بتوانن ئەو ئاست و توانای کە هیانە لە ڕاستیە پێشکەشی هەم سینەماکەی کوردی بکەن و هەم لە ڕێەوەی شۆ بە دنیا بناسێنێ باشە مامۆستایان ئێمەی کورد بابە جەماعی قسە بکەین یاخود بامڵێن هەنێکمان تەنها ئەو ستافی پشتی کامێرەی فیلمێکی سینەمایی بڵێن ئەکتەر و دەرهێنەرە ئەناسین باوا بڵێن
ئەتوانی بەڕێستان زیاد لە بڵێن نزیکەی دا ستافی کاست و کڕووی پشتی کامێرای سینەمامان بۆ بشمێری؟ زۆرن بەڕاستیە دەنین بیستن سینین چلن زۆرن خەڵکێکی زۆر لە پشتی ئەوە ئیشەکەن. بەڵێ بۆ نمونەیەکێک لەوانە دیۆپیە کە دایرکتۆر فۆتۆگراف یا لای منایەنەوە بەڕێوەبەری وێنەگرتن چکە لە عەربیەوە تەرجەمەیەکەن عەرب ناویناوە مۆدیر تەسویر ئەو کابرای بەرپرسیارە لە وێنە و لە کواڵتی وێنە لە جوانی وێنە پێشکەشتێکە ئەوە لە پشتی کامێرەمانەکەەوە و لەگەڵ دەرهێنەرەکە پێشتر ڕێکەوتۆ لە سەروی کە چیمان پێشکەشکە. یەکێکی تر لەو ستافە زۆر گرنگانە پرۆدیوسەرە ئەتوانێم هەموو خەڵکە بێنێت سەرم لۆکیشنە و ئەو پەیوەندیە لێنەوەیانە دروست کات. ئەو پرۆداکشن مانیجەرە ئەو کەسێک کە لە سەر ستێت خەریکی ڕێخستنی هەموو کارەکانی ترە. ئەمجا ئەسیستانتەکانن یانی دوو کەسمان هەن یا سێ کەسمان هەن کە یاریدەری دەرهێنەرن ئەمانە هەموو ئیشەکان ڕێگەخەن ینی دەرهێنەر کەمترین ڕاستی ئەرچی لەسەر شانە لە لۆکیشنە و لەسەر سێت و بەس لای ئەمە لەبەری کە دەرهێنەر خاوەنی ڤیژنە خاوەنی ڕوئیەکەیە و خاوەنی دیدەکەیە بۆیە ناو گەورەکە نابێ ئەوە جینا ئەوەی بواری تەکنیکیا ئیشەکەن گافەرمان هەیە لایت دیزاینەرمان هەیە و یەکێک لەو کەسانی کە زۆر گرنگە لە ڕاستیە لەو شوێنەیە هەیە کەسێکە ئیشێکەکە بەنای کۆنتینیوتی کە لە لای ئێمە ڕاکوار بەکارێنین کە وشە فەڕەنسیەکەیە ئەو کەسێکی خەریکی کۆنتینیوتیە ئەوەت بۆ ڕاست دەکاتەوە تۆ لە گرتەی پێشووترە یا لە تەکی پێشووترا چۆنی جوڵاوێتەوە بۆی کە لە تێکی دووهەمە هەڵەنەکەی ئەو بە کامێراکی فۆتۆگرافیە و بە شیتێکەوە کە لە بەردەستیاتی خەریکی نووسینەوەی جوڵەیە و وێنەی جوڵەکانیش بە فۆتۆگرێ بۆی کە پیشانت با پێشتر بۆ نمونە تۆ پەرداخێکت بەدەستەوە بووە پەرداخەکە دائنەی کە کاتەکرێت جارێک کاتوێ بچیتەوە ئەو دیمەنە هەندێک ئەکتەر لی تێگەچێت بەدەستی ڕاستی و بیا بەدەستی چەپیەوە بووە دەرێنەرەکە لی تێگەچێت لە بیرێچێتەوە ڕیکۆرد نەکراوە ئەبێ بچنەوە بۆ لای چێ ئەبێ بچنەوە بۆ لای کۆنتینیوتی ئەو کەسەی کە ڕەنە زۆر کەس باشیشی پێنایە بەم زەلام بەڵام ئەوە ڕێکی خاپێتەڵێ نا بەد ئەوە تا فۆتۆکەی من بەدەستی ڕاستەوە و پەرداخەکەی گریتەوە بەدەستی ڕاستەوە ئەمانە هەمووی شتن لە بواری ئەکادمیکە ینی لەو شوێنانی کە خوێندنی سینەمایتیە خەڵک پێی ینی فێری ئەم شتان نابێ کەسێکمانەیە کڵاپەرە ئەو کەسی کە کڵاپەکە ئایا بە یەکتریا و ناوی گرتەکانە نووسێتەوە ئەو شیتێکشی لە بەردەسەدانە دانەگرتەکانە بۆ ئەوە کات بۆ تۆمارە کات و پێتەڵێ ئەمەیان ڕاستە و ئەمەیان هەڵەیە ینی ئەمە پێڵێن ئەمان تەواوە ئەمان ئەکتیڤە ئەمان ئەکتیڤ نییە و ئەکتیڤانە لە دوای کاچێتەوە ناو مۆنتاژ ئەچیتە ناو پۆست پرۆداکشن لەوێ دنیا خەڵکی تر هەیە طبعا ئەمە لەسەر سێت ساوند ڕیکۆردەری هەیە بووم ئۆپەرەیتەر هەیە کامێرا ئۆپەرەیتەر هەیە فۆکس پوڵەر هەیە زۆر لە ڕاستی ینی ستافی وایە 50 کەسن ئەو هەموو ناشمێت ئەوانەی کە ئیشی دەن ئەکەن ئەوانەش ستاف خەڵکێکی زۆرن ینی ئەمە دوایچێتەوە ناو ستۆدیۆ لە پۆست پرۆداکشنە ساوند دیزاینەر ئیشەکە ینی ساوند ئیدیتەر ئیشەکە ئەنجا ئیدیتەری ڤیدیۆ ئیشەکە و لە دوای ئەوە ئەچێ بۆ کەڵە کۆڕەکشن یان یەکیشکە ئیشی لەسەرکاتەوە حتاوەکو دوا قۆناغ هەر خەڵکەویێتەوە ناو پرۆسەوە چێتەوە دەرەوە لەبەرەوە خەڵکێکی زۆر کە فیلمێک تەواو بێ لە سینەمایەکی دنیا سەریکە کە ناوەکانە ڕاتە سەرەوە ئەوەندە زۆرە بۆت ناژمێرن هەموو ئەمە ئیشەکە اینجا فیلمێک بەرهەمیە لەبەرەوە ئێمە پێویستیمان بە ئەمە تەبان دروستکردنی ئەمانە پێویستی بە ئیمکانیاتێکی ئابووری بەهێز هەیە تۆ بتوانیت 50 کەس بەس لە پشتی کامێراوە ئیشت بۆ بکەن بۆیە فیلم بە باشی دروست نەپێدا ئێمە لەبەرەوەی کە باسی پارەیان لەگەڵاتی کە پیان ئەڵێ بۆ دروستکردنی فیلمێک بۆ نمونە پێویستمان بە ملیۆنێک دۆلارە و ئازانێت دەرهێنەر و نووسەرەکەم پارەیە خەت کیفانی خۆیەوە خیاڵی لایەوە 50 کەس ئەبێ بۆ ماوەی 45 ڕۆژ لەسەر ئەو لۆکیشنە ئیش بکەن ئەمە یەک کێشە سەرەکیەکەی دەرهێنەر هەموو شتێکەکە لە لای خۆمان ئیشەکان زیاتر ئەکەوتۆتە سەر دەرهێنەرەکە بەڵام ئەوەی کە ئێمە یعنی لێرە بەڕاستی تێبینیمان کرد لە ئەو کاتی کە لە زانکۆ ئەمان خوێن هەرێکێ لەوانە لە دیۆپی لە بڵێن ڕووناکی هەرێکەوە بێ بواری بیتێ ئیبداعی خۆی بکات ئیش خۆی بکات دەرهێنانی خۆی بکە ئەویش بەس لای خۆمان دەرهێنەر هەموو شتێک ئەترەبێت لە هەموو شتێک هیمکە بزانێ و هەموو شتێک مانیج بکە کە ئەوە شتێکی یعنی من کارم لەگەڵ ئینگلیزا لێرە کردووە بێگومان تابلۆیکی جوڵاو بوو بڵێن من چۆنەڵی ستاربین بووم لە چۆنەڵی من وەکو نواندن وەکو گۆرانی و هەموو شتێک دەرهێنەرەکە بەس لەسەر کورسێ دانیشتی بوو مامەساجات بەس ئەرکەکەی ئەوە بۆی و ئاکشن هیچی تر باوەڕ بێ ئەوەی من بینیم ئەوەی من بینیم هەرەوە ئەرکەکەی پێشتشی کردووە ئەو پێشتر لەگەڵ دیۆپیەکەیە لەگەڵ ساوند دیزاینەر ڕێکەوتووە لەسەرەوەی کە چی بکرێت بەڵێ ئەزانم ئەوە کە لێیا پێشکەشەکەی وێنە هاجیە
بەس لەسەر ستیج لەسەر سێتەکە ئیشێکی وای نیە بەزە ئاکشنەی هەیە و لەگەڵ ڕێنمایی ئاکتەرەکانیش پێڵێ وا بجوڵەرەوە لێرەوە بۆ ئێرە بڕۆ ئەو احساسەوا لێ بکە زیاتر خەریکی دایرکتینی ئاکتەرە ینی ئیشی ئەو لەگەڵ ئاکتەرە بۆ شتەکان چکە پێشتر ڕێکەوتووە لەسەر شتەکان تر بۆیە لێە لە لۆکیشنە توی بینی کورسێکیان بۆ داناوە هەر ئاکشنەوە آخر ناستافەکە زۆرن هەری کەسە و کارێگەکە ئەو کاتە بێگومان بە وەکو بەڕێستان فەرموتان بێگومان هەموو دایرێکشنی خۆی یاوە بە ستافەکەی کە کارەکانەکەن بەڵام لای خۆمانەوەکو ساراخان فەرمووی دەرهێنەر هەچی کارە قورسەکانە لەسەر شانی دەرهێنەرە بەڕاستی هیواداری نەمە بتوانین هەموو کەسێ لە ئێمە سپێشەلایزی خۆی چۆنەڵی لە شتێکە کە ئەزمموی بڕوانامەی هەبوو لەوەیە بتوانین بۆ نمونە من ڕاکوارم لەم بە بۆنی بەرنامەکەی بەڕێستان بەڕاستی لەسرم خوێندەوە حەزم کرد بزانم چییە ئەو کۆمەڵە ستافە بۆ نمونەڵێن جێشێکی گەورە لە دوای کامەرەیەکی سینەماوە یعنی فیلمێکی سینەماوە گشتە و مرواريانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو ساراخان ئەلم کاتی ئێستاتە با بڵێن کە سەرقاڵی خوێندنی سەرقاڵی خاوەنی کۆمەڵێک بڕوانامەی لە هاوسەری دایکی دوو مناڵی لە غوربەتی چوزانم کۆڵێ ئەرکی خێزانیمان لەسەر شانە ئەتوانم پرسم چی دڵخۆشتەکە و چی غەمبارتەکە مەڵێ ڕۆشنەوەی مامزاد شارێ زۆر شت لە ڕاستیە زۆر شت دڵخۆش مەکە زۆر شتیش خەمبەر مەکە ئەوەی کە زیاتر دڵخۆشم ئەکات بەتاکید ئەوەیە کە منداڵەکانم ببینم لە خوێندنا بەردەوام بن ئەوەیەکێکە لە هەرە دڵخۆشیە گەورەکانم ئەم کارنتینەی ئێستا کەوای کردو دڵشاد لێرەوەیە شتێکەکە لە شتە ئیجابیەکان بۆ من چکێکم بۆ منی شتەکان ئاسان تر کردوێتەوە لە بواری ژیانە ڕاکەڕاکم کەمتر بۆتەوە مەسئولیاتەکان کەمتر بۆتەوە لە سەرشانم ئەوە دڵخۆشم ئەکا مەسەلەن بۆ نمونە زۆر شتی تر دڵخۆش مەکە چوزام یان بەسیترین شت بڵێم قاوەیەک گوێگرتن لە مۆسیقایەک سێری فیلمێک زۆر شتی بەسیت لە ژیانە دڵخۆشم ئەکا ئەوەی کە خەمبارم ئەکات ئەویش دیسانەوە زۆر شتە بەتاکید ئەکید زۆر شتە ئەویش هەنێ جار ئەترسید لە دەستدانی خۆشەویست یان ئازیزان و دەوروبەرانیان نەخۆشبوونی بڵێن کەسە ئازیزەکانی ژیانت ئەوانە بەتاکید زۆر خەمبارم ئەکا و مەشغولیەتەکانەکە خەمبارە هیوادارین کەس دڵمان نەشکێ بۆ ئازارە لە دەزانی ئازیزان وەلەو ئەمە هەمومانەی بینی بەڕاستی کۆرۆنا ئەمساڵ هەر زۆر ناخۆشی کرد کەسی ئازیزمانی زۆر لە دەزان مامۆساگیان ئەکرێ ئەگەر ئەزێت نەبێت یەکێک لە باشترین فیلمە سینەمایەکانی کوردمان بۆ باس بکەی ئیتر مەرج نییە باکوور بێ باشوور بێ ڕۆژهەڵات بێ ڕۆژ ئاوا بێت بەڕاستە لەم ساڵانەی دواییە ناویشم بردەهێنەرێکی کورد دروست بووە بە ناوی کازم ئۆز کازم کوڕێکی خەڵکی باکوورە فیلمێکی دروست کردەوە بە ناوی زەڕ ئەو فیلمە یەکێکە لە جوانترین ئەو فیلمانەی کە تا ئێستا توانی بێتی بە شێوازێکی زۆر جوان و دروست گزارشت لە کوردبوون و لە شوناسی کوردبوون بکە بەبێ ئەوەی کە بچێتە ناو قوڵایی برینەوە بەڕاستە و خۆی یەکێک لە سەرنجڕاکێشترین ئیشەکانی کە من لەم کۆتایی با بڵێن 2000 بینیم ئەوەیە کە ئەو فیلمەی کازم ئۆزەکە هەوڵەیە لە ڕێی میلۆدی گۆرانیەکەوە باسی گەورەترین کارەساتی جینۆسایدی کوردمان لە باکووری کوردستان کە کارەساتی دەرسیمە بۆ بکە بەس لە کوڕێکەکە کە لە ینی خێزانێکم لە ئەمریکاژی نەمکی یەتە ئەبێ و نەمکی نەخۆشە لە خستەخانەیە کوڕێکی لە مبالاتە و بەڵام ئەوەی مۆسیقا خوێنێ کوڕەکەەوە عاشقی ئەوەیە میوزیکە شەوێک لە خستەخانە بە دیار نەنچەوە هێڵنەوە نەنچی پێشبردننی گۆرانیەکەڵێ گۆرانیەکە بە ناوی زەرێ ئیتر ئەو گۆرانیە بێ بە بەشێک لە ژیانیم کوڕا و وای لێکا بگەڕێتەوە بۆ کوردستان بەروی کە
نمکی لەوێ ئەمرێ گۆرانێکی بۆ تەواو ناکە ئەگەڕێتەوە بۆی کە بتوانم بزانێ ئەم میلۆدیە ڕەسەنی ئەم میلۆدیە لەکوێوە هاتووە ئەمجا تێگا کە ئەم بە نەژاد کووردە نمچی کورد بووە و یەکێک بووە لەو کەسانی کە لە کارەساتی دەسیم ڕای کردووە و ئەم میلۆدیەشی ئەو قۆناغەیە لەو ڕۆژگارەوە لە ناخی نەمچیا ماوەتەوە کە بە زۆر شوناسەکەیان لێ سندۆتەوە لە شوناسی کوردبوونەوە بۆ ڕێگانە بۆ تورک و بە هەمان شێوە باوکی و دایکی و هەموو کەسوکارە کرد بەڵام بە شێوازێکی سینەمایی و تەکنیکێکی سینەمایی ئەوەندە جوان مامەڵی لەگەڵ کراوە نەرەیتڤەکە جێڕانەوەیکە جێرانەوەی سەدەم ڕاکێشە کە بەڕاستی جێگەی شانازی بەڕاستی ئیشی تریشی هەیە لە ڕاستیار و دەرێنە ئیشی فیلمێکترێ بەناوی باهۆز بەڵام بەلای منەوە فیلمی زەر یەکێک لە جوانترین فیلمانەیە کە لەم کۆتاییانە Rüyamda çok küçük bir köydeyim. Yarmışlar dar berde, deri dürde, kemerde. Ne? Ne zare zara kebu aşka dile menele bu nahaşım. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. بەرنمەیەمان تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان بڕگەکانی کەمێک لەم وەرزەیە جیاوازی تێدایە گۆڕانکاری بەسەردا هاتووە. چەند پرسیارێکی خێرایە لە سارەخان یەکەم سەرەتا بێگومان مامۆستا دڵشاد حکوممانەکە لەلایە لەبەرەوەی زۆرێک لەو پرسیارانەی لە بەڕێستان یەکەم بزانم تا چەند شارەزاییت هەیە لە کار و چالاکیەکانی مامۆستا دڵشاد. فردەوسی تەمتومان لە نووسینی مامۆستا دڵشادە کێ دەرهێنانی بۆ کردووە؟